خۆشبەختانە من دەمەوێت لێرە ڕای بگەینین کە هەڵگرانی ئەم ڤایرۆسە لە بارێکی تەندروستی جێگیر و زۆر باشدان تا ئێستا و چارەسەری پێویست و چاودێری چڕی پزیشکی لەسەریانە و هەمویان لە ئێستادا لە نەخۆشخانەدا نووسن نەخۆشخانەی تایبەت بەم نەخۆشیە و ژمارەی وەرگرتنی نمونونەکانی وەرگیراو بە کۆی گشتی تا ئێستا لە سەرەتاوە 89 پشکنین بووە کە تەنها 5 حالەتیان هەڵگری ئەم ڤایرۆسە بوونە. بەڕێزان ڕێکارەکانی پێویست لە هەرێمی کوردستاندا زۆر بەڕێک و پێچی و بە سوپاسەوە بۆ هەموو لایەنە پەیوەنددارەکانی بەشدار بوو لەم هەڵمەتەدا بەڕێوە دەچێت. بەڵام ئەوەی دەیبینین کە ژمارەی توشبووان ڕۆژ بە ڕۆژ بە تایبەتی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وڵاتی ئێران لە عێراقدا بەرەو زیادی دەچێت. بۆیە توندوتۆڵکردنی بڕیارەکان و توندوتۆڵکردنی ڕێکارەکان هەم لەسەر ئاستی پارێزگاکان هەم لەسەر ئاستی لایەنە پەیوەنددارەکان و وەزارەت پەیوەنددارەکان کە ڕۆژ بە ڕۆژ بەڕێستان بینیتان ئەم ڕێکارانە لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە و ئێمە هیوادارین کە هاوڵاتی هێشتان زیاتر و زۆر بە جددیتر پێشوازی لەم ڕێنمایانە بکە و پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بێ کە لە داوم دەستگاکانی ڕاگەیاندن لە هەموو شوێنێک بڵاو کراوەتەوە و چونکە ڕێکارەکانی خۆپارێزی لەسەر ئاستی تاکە کەس لە هەموو خێزانێکدا زۆر سادەیە زۆر ساکارە بەڵام دەرەنجامی زۆر گەورە و باشی دەبێت.